هەڵمەتی چڕی سەرۆگۆزیرانی عێراق دژی گەندەڵی گرژی و ناکۆچی لە نێوان لایەنە شیعەکان و پەرلەمانتاراندا دروست کردووە. بەشێک لە پەرلەمانتاران ناڕزایی توندیان گەیاندووەتە زەیدی لە کاتێکدا پشتگیری بەرفراوانی جەماوەری و دادوەری و هێزی سەربازی بەدەستهێناوە. هەڵمەتی بەرەبەیانی سەرۆگۆزیرانی عێراق بۆ دەستگیرکردنی ژمارەیەک پەرلەمانتار و سەرکردەی سیاسی لایەنە سیاسیەکانی عێراقی کردووە بە دوو بەشەوە. بەشێک لە حزبە سیاسەکانی ناوچوارچەوەی هەماهەنگی و هەروە پەرلەمانتاران پشتیوانی لە هەڵمەتەکەی زەیدی دەکەن و بەشێکی دیکەشیان دژایەتی میکانیزمی ئۆپەراسیۆنەکە دەکەن. چەند ڕۆژی ڕابردووش دەیان پەرلەمانتاری شیعە و سوننە ناڕەزاییان لەسەر چۆنەتی ئەنجامدانی ئۆپەراسیۆنی بەرەبەیان گەیاندە سەرۆگۆزیرانی عێراق. سەرمەتبەیاتی شارەزای کاروباری سیاسی و استراتیژی لە لێدوانێکدا ئاماژە بۆ ئەوە دەکات ڕاجیایی گەورە لە ناوخۆی چوارچەوەی هەماهەنگی هەیە. بەو پێی هاوپەیمانێتەکە خۆی عەلی زەیدی بۆ پۆستی سەرۆگۆزیران کاندید کردووە و هەر تۆمەتێکا ڕاستەی سەرکردەکانی بکرێت ڕەهەندی قورسی سیاسی وەردەگرێت. بەوتەی بەیاتی کێشەکە لە بنەمای دژایەتی گەندەڵیدا نییە، بەڵکو لە شێوازی جێبەجێکردنی دەستگیرکردنەکاندایە بە جۆرێک بەکارهێنانی تانک و کەرەستەی قورسی سەربازی و داخستنی ناوچەی سەوز دیمەنێکی نائاسایی بوو کە ئەگەرچی دڵخۆشی شەقامی عێراقی لێکەوتەوە، بەڵام لە کۆبوونەوەکانی چوارچەوەی هەماهەنگیدا تێڕوانینی جیاوازی دروست کردووە و چەندین پەرلەمانتار و هەروەها لایەنی سیاسیش نووسراوی ناڕەزاییان ئاراستەی عەلی زەیدی سەرۆگۆزیرانی عێراق کردووە و نیگەران بوون لە چۆنێتی دەستگیرکردنەکان و هەمان ناڕەزایەتیش پێشتر گەیەندرایە سەرۆکی پەرلەمانی عێراق. سەرەڕای نفوذ و پێگەی هێزە دەستنیشانکراوەکان چاودێرانی سیاسی عێراقی جەخت دەکەنەوە سەرۆگۆزیران چەند فاکتەرێکی گرنگی پشتگیری لە بەردەستدایە. لە پێشەنگیاندا پاڵپشتی بەرفراوانی جەماوەری هەیە کە هاوڵاتیان بە ئەرێنی دەڕواننە پرۆسەکە. جگەلەوە حکوومەت پشت بە هەڵوێستی ساڵی 2007 مەرجەعەتی باڵای ئاینی دەبەستێت کە ڕایگەیاندبوو شەڕی گەندەڵی کەمتر نییە لە شەڕی تیرۆر. هاوکات ئەنجومەنی باڵای دادوەری و پاڵپشتی ئەم دوایەی موقتەدا سەدر ڕێبەر لە ڕەوتی سەدر خەمڵاندنێکی سیاسی و جەماوەری بەهێزی پێداوە. چاودێرانی سیاسی پێیان وایە حکوومەت هێشتا نەگەیشتوتە هێڵە سوورەکان، بەڵکو تەنیا لە هێڵە زەردەکان پەڕیوەتەوە و هەر پاشەکشەیەک تێچوویەکی قورسی سیاسی دەبێت. بەو پێی لەلایەک سەرۆگۆزیران دەستی بە شارە زەردەواڵەدا کردووە و باجی قورس چاوەڕوانی دەکات. لەلایەکی دیکەوە بەردەوامبوون بۆ پاراستنی متمانەی گشتی زەرورە. هاوکات چاودێران پێیان وایە گێڕانەوەی داراییە دزراوەکانی ناوخۆ دەتوانێت عێراق لە قەرزی دەرەکی بێنیاز بکات و سەرکەوتنی کۆتایی ئەم شەڕە یەکلاکەرەوەیە تاقیکردنەوەی ڕاستەقینەی بەردەم حکوومەت دەبێت.